بینەرانی شار پرێزم کاتتان باش لە ئەڵلقەیەکی تری بەرنامەی ئارمادا میوانداری خاتونێکی بەتوانامان کردووە ئەوش مامۆستای زانکۆیە دکتۆرە ئاشتی حەمە ساڵەحە. دکتۆرە ئەم کاتت باش. دکتۆرە خۆت کەسێکی ناسراویت بەڵام پێمان خۆشە لە دوو خولەکی سەرەتادا ناساندنێکی خۆتمان بۆ بکەیت. منش سەرەتامێ زۆر زۆر بەخێراتنی شار پرێس و بەرنامەی ئارما و لانەخان و ئەو سافە بەڕێزە بکەم یاخوا بەخێر بێن سەر چاوم. بۆ ئەوی زۆر زۆر بە کورتی پێت بڵێم قۆناغەکانی ژیانی خۆم هەتا ئێستا تا ئەمڕۆ ئەتوان بە 5 دەیە لە تەمەنی خۆم کە 50 تێپەڕان زۆر بە کورتی لە 2 دقەکەیە بۆ تەواوکەم. دەی یەکەمی ینی دەی یەکەمی تەمەنم هەمووی زۆر زۆر خۆش بوو، بریتی بوو لە ژیانی مناڵی. زۆر خۆشم ینی خۆش ژیام لە ژیانی مناڵیە بەڕاستی. ئێستاش بیری ئەو تەمەناکەمەوە زۆر خۆشحاڵە بووم بەو ڕووداوانەی کە ڕووی داوە لە تەمەنماوە هەتا ئەو سەردەمەی کە 10 ساڵم تەواو کردووە. تەمان لەم 10 ساڵەیە چەند ڕووداوێکی زۆر گرنگی تایە ئەگەر دوایی لە بەرنامەکەیە جێ بوویەوە باسیەکەم. دەی دووهەم لە تەمەنم بریتی بوو لە خوێندنم زۆر بە چڕوپڕی لە مەرحەلەی متەوەستە و سانەوی لە دەی دووهەمە گەیشتمە. تەمان لەو مەرحەلەیە زۆر زۆر ژیانم پڕ بوو لە مغامرات، پڕ بوو لە کۆمەڵێک شتی سەرنجڕاکێش کە هەتا ئێستاش یادگاریەکانی لە لای خۆم ماون. لەوانەیە بڵێم ئەو تەمەنە تەواو مشواری دراسی منی سابت کرد و ئامانجی منی یەکلای کردەوە کە خولیای سەرەکی من ئەتر خوێندن بوو، لەوێوە هەموو شتەکانم بۆ گەڵاڵە بوو. ئەو مەرحەلەیە مەرحەلەی متەوەستە و سانەوی بوو. کۆتاکەشی بە زەواجێکی کتوپڕ هات، هێشتا نەگەیشتە بوومە 20 ساڵ ژیانی هاوسەریم پێکەنە. لەم تەمەنەیە تەڵان کۆمەڵێک ڕووداویتە ئەگەر جێ بۆ دوای باسیەکەین. سێهەم دەیەی تەمەنم کە لە 20 بۆ 30 بەڕاستی ئەم تەمەنە ئەتوانم بڵێم سێ یادگاری زۆر جوانی ژیانم کە سێ مناڵم بوو هاتنە دنیاوە. تەڵان لەم دەیە هاتوچۆی ئێرانمان زۆر کرد بە بۆنەی ئاوارە بوونەوە بەهۆی زروفی کوردستانەوە ڕۆشتینە ئێران و لەوێ سابت بووین و کە هاتینە سلێمانی. ئەو سێ مناڵم لە 20 بۆ 30 لەدایک بوون. ئەم 10 ساڵە هیچ هەوڵێکی یان هەوڵم ما بۆ خوێندن بەچ هیچم دەستگیر نەبوو لە خوێندن. لە دوای ئەمە خۆمم کۆ کردەوە لە 30 بۆ 40 هەموو مشواری دراسیم لەوێ تەواو کرد. ئەویش لەگەڵەوەی دوو مناڵم لەو تەمەنەیە بوو. بە هەمان شێوە شەشی سانەویم کردەوە، ئیمتیحانم کردەوە، ئیمتیحانی بەشی ئەدەبیم کرد. چوومە بەشی ڕاگەیاندن بە کالۆرسم تەواو کرد. پاش ئەوە چوومە بەغا، لە بەغا خوێندی ماستەرم تەواو کرد. پاشان هاتمەوە تەقدیمی دکتۆرام کرد. ئەوە بوو ئیلغایان کردەوە بە هەر هۆکارێک بێت. لە ئێستا ئەم دەقەیە جێگای قسەکردن نییە. پاشان تەقدیمی توانەسازیم کرد بۆ 1 ساڵ تەمەن فەوتا گەشت بوومە 41 کە ئەبوو لە چلاوێ. دەی کۆتایی لە 40 بۆ 50 هەموویم تەرخان کرد بۆ خزمەتکردنی خوێندکارەکانم بووم بە مامۆستا لە زانکۆی سلێمانی. لە هەمان کاتیشە خوێندنی دکتۆرام تەواو کرد لە زانکۆی لوبنانیە لە بەیروت. سەرکەوتووی دکتۆرێکە. دکتۆرە لە ناسانەکەی باسی ئەوەت کرد کە لە دوای ئەوەی زەواجی کرد و سێ مناڵە هەبوو ئەمجا دووبارە دەسە بە خوێندن کردەوە. بۆ تۆ قورس نەبوو لە کاتێکە دایکی سێ مناڵ بیت و دوای ئەوەش دەست بکەیتەوە بە پرۆسەی خوێندن، یەک لە دوایەک بە کالۆرس بخوێنی دوای ئەوە ماستەر دواتر دکتۆرە؟ مەڵێ وەکو لە سەرەتاش باسم کرد کە خۆم بینیەوە لەوەی کە ینی هەموو ئینسانێک ئامانجی دیاری ینی ئامانجی خۆی ئەزانە. هەستم ئەکرد ئامانجی سەرەکی من لە ژیانە ینی بریتە لەوەی بخوێنم. ڕاستە خۆم مەشغوڵ کردەوە بەشتی ترەوە. بۆ نمونە لەو سەردەمانەیە هەرچی هەبوو بێت زانستی شەرعی مەسەلەن دەرزوتنەوە بە مناڵ، قورئان فێرکردن، قورئان لەبەرکردن بۆ خۆم، کۆمەڵێک شتی زۆرم کردووە کە ینی
ئەوە بەرنامەی تایبەتی ئەوێ بەڕاستی بەڵام لە هەمان کاتا هەر هەستم ئەکرد لایەک لە جەستەم پێوە نییە باڵێکم شکاوە بەردەوام هەر لە زۆر جاران شەو خەوم پێوابینی کە ئەبێ بڕۆمەوە بخوێنم ئیمتیحانم ئەکرد لەبەرەوە هیچ زەحمەت نەبوو لەلام ئەو دوو مناڵی کۆتاییم کە دەسم کردەوە بە خوێندن بەڕاستی دوو مناڵی شیرەخۆرم هەبوو هەردووکیان ینی 2 ساڵ و نیویان بین بوو هەردووکیان شیریان نەخوارد لەبەرەوە بەس زۆر ینی ئێستا ئەوانی هاوڕێ من ئەگەر ئەم بەرنامەیە ببینن ئەزانن چ تامەزرۆییەکەوە لە بەشی ڕاگەاندن دەستمان کرد بە خوێندن کۆمەڵێک بین وەکو من تەمەنمان هەبوو گەنجەکان دایمەیان وت خوات پرسیار مەکەن باز و دەرستاوە بێ بەس ئێمە بەردەوام بەشی ڕاگەاندن هەڵبژار وەڵام ئیمتیحانم کردەوە بەس لەبەر بەشی ڕاگەاندن کردمەوە ئیمتیحانی 6 هەر یەکەم ساڵ کە ئیعلان کرا بەشی ڕاگەاندن فریانە کەوتم ئیمتیحان تەواوکەم بەس ئیتر ساڵی دووەم ینی وەجبەی یەکەم نەبووم وەجبەی دووهەم بووم هەموو ینی بڵێ نووسینی زۆرم هەبوو هەروە نامیل کەوشتم هەبوو خۆم پێشتر شتم ئەنووسی ناڵم نووسەر بووم بەسەر وا شتم ئەنووسی هی ئەو تەمەنە بەڵام ئیتر کە بەشی ڕاگەاندن کرایەوە هەستم کرد ئەو دەرگایەیە کە من ئەبێ بچمە ژوورەوە بۆ خوێندن تایە لەو کاتەیە قانون وەریەگرتم کۆمەڵێک شوێنیکەی ئەهلی وەریەگرتم یا ئێواران بەڵام بەڕاستی حەزم لە ڕاگەاندن بوو ئەو 4 ساڵی تەمەنی ڕاگەاندنم بڕوا ناکەم 4 محازەرم فەوتان دەبێ هەر هەمووی لە ئەلفەوە بۆیای لە پێشیشەوە دانیشتم بۆی هیچ وشەیەکم لێگیر نەبێیان گوێم لێ نەبێ ئاگام لێ نەبێ دەوامی مەزبوطم کردووە الحەمدوللا هەر 4 ساڵەکەش دەوری دووهەمم نەبووە هەر هەمووی بە دەوری یەکەم و بە دەرەجەی باشیش کاتێک کە ڕۆشتیت بۆ بەیروت بۆ خوێندنی دکتۆرە پێم وا بێت کچەکەش لەگەڵ خۆتا بردووە بە یەکەوە تۆ دکتۆرات خوێندووە ئەو ماستەری خوێندووە چه هەستێک بوو بۆ تۆ کە پێکەوە دەست بە خوێندن خۆی یادی لە دایکبوونی کچەکەم بوو یەک لە دایکە بوو ئێمە لە 28 دوانزەیە سەفەرمان کرد بۆ لوبنان بە یەکەوە هەر لێرە قوبوڵمان وەرگرت یعنی بە ئینتەرنێت داوامان کرد و بەستیان ئەبێ بێن بۆ ئەوێ ئیتر کە ڕۆژی نەوێ دوای 2 ڕۆژ یادی لە دایکبوونی کچەکەم کردەوە بە یەکەوە لە زانکۆکەیە ینی بەناوبانگ بووین بۆ یان و دایک و کچەکە ینی ناویان نەئەبردین من تەقدیمی دکتۆرام کرد بۆ ئەویش تەقدیمی ماستەرمان کرد مقابلە کراین و وەرگیراین سپاس بۆ خوایانی بەڕاستی کە لە بەشی داخلی ئەوێ سەکەنی جامیعە هەبوو کە لەوێ دانیشتین وام هەست نەئەکرد من دایکێکم و مناڵم بەجێشتووە وام هەستەکرد تازە کچێکم و ئەمە ڕەفیقێکمە لە داخلی بەیەکەوەین ئیتر زۆر جار من قسەی زۆر بە قووەتمە کرد بۆ کچەکەم بۆی خۆڕاگر بێ و بتوانێ چکەم بە تەمە گەڕانەوە بووم ئەبە ئەو بی ینی خوێندنی ئەو بە ماستەر بوو ماستەریش هەموو کۆرساتی هەیە ئەبێ کۆرساتەکەی بخوێنێ و حازر بێ ئەوم بەجێ ینی هەموو شتەکانم بۆ تەکمیلە کرد تقریبا 20 ڕۆژ لەگەڵی مامەوە ئیشی خۆم تەواو کرد ئیشی ئەویشم تەواو کرد ئەوم بەجێ هێشت بەڵام کۆمەڵێک کوردی لێبوون هیچ کچێکی لێ نەبوو تا ئەو کاتە هیچ کچێکی لێ نەبوو لەوێ بخوێنێ بەڵام ئێمە کە ڕۆشتین تاقە ینی ئافرەت بووین لە سلێمانیەوە ڕۆشتین بۆ بەیروت لە بەیروتیشەوە بۆ تەرابلس سپاس بۆ خوا کچەکەم دوای 3 ساڵ تەواوی کرد و خۆشم بەس دوای ئەو زانکۆم گوێزایەوە چون بۆ زانکۆی لوبنانیە زانکۆیەکی حکومی بوو کە چوومە لوبنان شارەزای ئەوێ بووم و ئەمزانی کە زانکۆیەکی ینی بەهێزتر هەیە بۆ ئیعلام بۆ ڕاگەاندن حکومیش بوو ئیتر ماوە 1 ساڵ منافەسەم کرد لە منافەسەیە تەنها کەسێک ئەو ساڵە وەرگیرا لە عێراقا من بووم چونکە ئەو زانکۆیە یەک مەقعدی هەبوو بۆ هەر وڵاتێکی عەرەبی ئەو ساڵە مەقعدەکە من وەرم گرت سپاس بۆ خوا ئەویش نەک ینی بە تەکریم و ئەوانە بە هۆی ئەو مەلەفەی کە ماوەی ساڵێک بوو مدارەساکرا وەرگیرام وەکو مەعجزە وەرگیرام بەڕاستی ئیتر سپاس بۆ خوا لەوێش ئەترۆحەکەم نووسی و بە هاتوچۆی بینی ئێرە و بەیروت زۆر جار لێرە سەعات 11 من محازەرم هەبوو لە زانکۆی سلێمانی سەعات 3 موعیدم هەبوو لەگەڵ مشریفەکەم لە بەیروت ینی ئەوە بۆ من هەتا بیرم ناچە یعنی ئەتوانین بڵێن تۆ توانیتە هەموو بربەستەکان تێک بشکێنی بۆ ئەوەی سەرکەوتن بەدەست خۆی ئەگەر ئامانجەکەت زۆر گەورە بێ بربەست ناوی بربەست نییە لە لای تۆ هەمووی هەلە ینی هەمووی بە هەلەزانی کاتێکە ئەڵەی خۆ من بە پێ ناڕۆم بە تیارە ڕۆم خۆ من بە پێ ناڕۆم بە سیارە ڕۆم جا ئەوەی کە لە بەیروت بوو بۆ من وەکو سیاحی وا بوو ئەوەی کە بۆ ماستەرەکە چوون بۆ بەغا زۆر قورس بوو
يعني بەڕاستی هەموو ڕۆشتنێکم بۆ بەغا حتا گەشتومەتۆ زانکۆکەم هەتا هاتوومەتۆ بە تەمای خۆم نەبووم ئەو ساڵانە بوو کە عوزێم بە ڕێگای مەترسی و ڕێگای مردن ناوەبرا چەندین جار تووشی کارەسات بووین لەو ڕێگایە هەر یعنی ئەجەلمان نەهاتە بوو تەواو نەبووین چونکە ئامانجەکە گەورە بێ بەڕاستی من حەزێکم بە ڕێست و هەموو کەسێک ئەوە بزانێ هەر ئەوانەشی ئامانجی گەوریان هەبوو هەروان ینی لیان بپرسی لەوانەیە بەم شێوەیە نێڵێن بەس یعنی کاتی ئامانجی گەورت هەبێ هیچ بربەستێک بربەست نییە وەکو عاشقێک چۆن عاشقی کچێکە بێ یان کچێک عاشقی کوڕێکە بێ هیچ ناشرینێکی تیان نابینە هەموو شتەکانی جوانە بەلایەوە حتا خەلەلی گەورەشی هەبێ هەروازانێ تاکە کەسە خێلیش بێ لە چاوی ڕاستە وەکو شاعیرەکەڵێ بەس منیش سەگ بەرامبەرم ئەهات یعنی لە زانکۆ کە ئەگەشتمە بەغا 5-6 سەگ بەیەکەوە هاتم منیش دوو عەلاگەم پێبوو جانتایەکم پێبوو لە دەوری عەلاگەکە لێم ئەوەڕین یعنی بەڕاستی ئەنووست بەلاماری عەلاگەکان بن حتا زمانم هەبوو هاوارم ئەکرد تا کەسێ هەبوو دەمەوە تۆم بە زۆری من جمعانە ڕۆشتمەوە منع تەجەول بوو ئیتر ئەو جادانە چۆڵ بوون یعنی وەکو شاری ئەشباحوا بوو بەغا ئێستا خۆشە ئەو ساڵانە زۆر خەتەرناک بوو. دکتۆرە تۆ وەک مامۆستایەکی زانکۆ ڕۆڵ و پێگەی ژنان لە ڕووی ئیداری و کۆمەڵایەتی و سیاسیەوە چۆن ئەبینیت لە هەرێمی کوردستانە؟ ئێمە من تەلەبەی مەرحەلە سێ بووم لە جامعە ینی بڵێن 150 ژنی عێراقیان بر بۆ ئەمان خۆشبەختانە منش فۆرمەکەم پڕ کردەوە منیش وەکو ژنێک تەلەبەیەکەم لە زانکۆی سلێمانی ناوم هاتەوە بە هاوکاری ئەو دەستەیە کە بڵێن ئەو سەفەریان ڕێخستە بوو ئێمە ڕۆشتین لەوێ بەڕاستی من هەر لەو کاتەوە زانیم کەوا پێگەی ژن ئەبێ زۆر بگۆڕێ ئەبێت تەحولێکی تاریخی بکە لە حیاتی خۆیان نابێ ژن وەکو ژنەکانی پێش ینی وەکو پێشتر بیر بکاتەوە نەک وەکو ژنە پێشوەکان ئەوان ئامانجیان گەورە بووە بەڵام ئێمە ئەم جیلەی کە تا گەیشتینە ئەو مەرحەلەی من باسیەکەم زۆر ئاگامان لەوە نەبوو ئاستی بەرپرسیارەتی ئێمە بەرامبەر بە کۆمەڵگە چەند گەورەیە بەس کە چوینە ئەوێ سناتۆرەکانی ئەمریکا دەرسیان پێ ئەوتین چەند وەزانم نۆدانیان هاتبوون بۆ ئەوەی کە لە مەرحەلەی تەحولی عێراقا بۆ ئەوەی کە ئەبێ بە عێراقێکی فدراڵی دوای سەدام حوسێن ئەوان فێری شێوازی ئیدارە و بەڕێوەبردنیان کردین ئەوانەی ئەگەر ئێمە من تا ئێستاش پەرتوکەکانی ئەوانم ماوە کە داویانە پێم حازەرەکانیان هەر لە مێشکمایەتوەڕوە بەڕاستی بە پراکتیکی پێیان ئەوتین کە ئەگەر تۆ بووی بە ئەنجومەنی محافەزە چۆن تەعاملەکەی ئەوە کەسێک یە داوای کردنەوەی فڵان دوکانەکە ینی منیان کرد بە وابزانام سەرۆکی شارەوانی بوو ئەنجومەنی محافەزە بووم شتێکی وا بووم بیرم من لەبەروی لەچکم هەبوو دایان ناموتیان ئەگەر بێت و کەسێک بێت بێوێت دوکانێکی مەشروب بکاتەوە تۆ ئیجازەی پێ ئەگەر ئەنجومەنی سەرۆکی ئەنجومەنی شارەوانی بیت کەمێک بیرم کردەوە یعنی طبعا ئەوە بە پراکتیکی پیانەوتین ڕیزیان کردەبووین 4-5 کەس بووین هەر یەکی مەسئولی شتێک بووین منوتم پێ ئوسوڵ و یاسا ئەگەر یاساکە ڕێگای پێبا منش ڕێگای پێم ئەگەر شوێنەکە گونجاو بێ بۆ ئەو فرۆشگایە منی ڕێگای پێم زۆر باش بوو ینی تەعاملی ئەو ژنانەی ئەو 150 ژنە کە چوینە عەمان بەڕاستی لە ماریۆت عەمان بووین تقریبان 12 ڕۆژ ماینەوە 10 ڕۆژێک ماینەوە لەوێ تەنانەت ڕێگامان لێگیرا لە ڕێگا ینی بۆ ئەو مەخاترانەی کە هاتە ڕێگامان خەڵک هاتە ڕێگامان ئیتر چەتەی ڕێگا بوون چی بوون تەقەیان لێکردین تای سیارەکەمان بە سەحرا ڕۆشتین ئێمە لە بەغاوە تای سیارەکەمان هەر پێوەی نەما لە سەروی لە ڕۆشتین یعنی هەر زۆر وەزع شەڕ بوو لەو سەرەوە بە تیارەی حەربی هاتینەوە. دکتۆرە تۆ پێ دوایە ژنان بتوانن شان بەشانی پیاوان ئەگەر زیاتریش نەبێ ڕۆڵی خۆیان بگێڕن لە کۆمەڵگەیە؟ من ینی ڕۆڵی پیا و ڕۆڵی ژن تەواوکاری یەکتریە بەڕاستی هیچ کاتێک من فەزلی ئەمیان نایەم بەسەر ئەویانە نەهی پیا و بەسەر ژن نەژنیش بەسەر پیا و هەموو جارێگەڵم تواناکە دەری ئەخا کامیان ئەتوانێت ڕۆڵ ببینێ هەندێک ڕۆڵ هەیە کە ژن ئەیبینێ لەوانەیە پیاوێک نتوانێت ئەو جۆرە ڕۆڵە ببینێ و هەندێک ڕۆڵیش پیاو هەیە ئەیبینێت ینی ژنیش ناتوانێت ببینێ لەبەر ئەوە تۆ کەوتۆتەوە سەر توانە و کەفاءەت و لێهاتووی خۆ تەرخانکردن وەکو پێشتریش پێم وتی یعنی ئەگەر ژن وەک پیاو
بۆ نمونە پیا و ئیتر ئەڵێ ئیدارەی ماڵم بەدەستە ئەچێ بازرگانیەکە ئەچێت تیجارەتەکە ئەچ ئیشێکەکە ئەڵێ من ئەبێ ئەمە بکەم بۆ ماڵەکەم مەسەن خانوو بکڕم سیارە بکڕم مناڵەکانم بەرم بەڕێوە ئەگەر ژنیش هەمان خولیای هەبێ یعنی بەڕاستی ئەو کاتە ژنیش وەک پیا و هیچ مانوبوون نازانێت ئەو کاتە ئەویش ئەبێ نانی وە ئێستا ژنانی ئێستای خۆمان بەڕاستی تا ئێستاش ئەو عقلێتە هەیە ئەڵێ ئیشی ماڵ لەسەر منەوە ئیشی دەرەوە لەسەر پیاوە بەڵام لەم سەردەمەیە و لە سەردەمەکانی پێشوشە هەر هەبووە ژن هاوشانی پیاو بووە لە زراعەتە لە مەڕبەخێوکردنە لە دارهێنانە لە مەڕدۆشینە یعنی لە هیچ شتێکا خۆی جا نەکردوێتەوە ئێستاش ئەگەر بێت و ژن هەمان خولیای هەبێ و هەمان عقلێتی هەبێ کە ئەبێ هاوشانی پیاوەکەی بێ هاوشانی براکەی بێ هاوشانی هاوپیشەکانی بێ لە پیاوەکان ئەمیش تەسحیە بە خۆی هیلاکە خاتولانە من ئەمەوێ یەکشتە پێ بڵێم کە لەو سەفەرانەما بەڕاستی بینیم ژنی لوبنانی زۆر جیاوازن لە ژنی لای خۆمان ئەوانە مانوبوون نازانن یعنی لەگەڵەوەی ئێمە کە ئەڵێ ژنێکی لوبنانی ئیتر کەسێکی زۆر ناسک و زۆر ئەوەمان یەتە بەرچاو ڕاستە زۆر ناسک و زۆر جوانن بەڵام تا ئێستاش بە پاسی پۆڵۆنی هاتوچۆکەن هەتا ئێستاش بە سیارێکی شەڕ تەکسیەکی شەڕ عمومیە نەکێ خصوصی هاتوچۆکەن دوکان نارن شتە فرۆشن لەسەر جادەکان یعنی هەرچی تۆ وەزیفەیەک پیاوێک کوڕێکی گەنج ئەیکا کچێکی گەنجی لوبنانی شێکە ئەنجا لە ساڵێکە 2 دەزجلەکە 3 دەزجلەکڕێ کچی لای ئێمە ئەبێ هەموو بەهارێ و هەموو زستانێ یعنی بەڕاستی منەمە لە زۆر شوێنم قسەیەم کردووە یعنی ئێمە ئەوەی کللتوری ئێمە ئەیکا بە کۆمەڵگا دوژمنیش پێی نەکردوین کللتورێکمان هەیە ئەڵێ نابێ بە یەک جلەوە 2 شوێن ینی 2 مناسبە بکەم آخر وڵا لەم بینە باسی ئەنجەلا مەرکەلیان کە وتیان جلی 18 ساڵی هەڵگرتەوە لەبەری کردو جا منیش یەکێکم لەوانەیە زۆر لۆمەم ئەکرێ لەلایەن دەوروبەرەکەمەوە ئەڵێن تۆ زۆر جلکەم ئەکڕی ئەڵێم هەر ئەو نەم پێویستە هەر ئەو نەم پێویستە لەبەر ئەوە ژن ئەبێ بزانێ عارزەی ئەزیانیە ژن ئەبێ بزانێ ئەم ژنە بەردەوام ئەبێ لە ئیشا بێ هەندێ جاریش ئەتوانێ وەکو عارزەیەکی ئەزیا خۆی برازێنێتەوە سەفەر بکە لەگەڵ ماڵ و خێزانی خۆی لەگەڵ لە ناو ماڵی خۆی لە دەرەوە بەڵام ئەبێ هاوشانی پیاو بێ ئەو چەند محاولە ئەکا بۆ ئیشی باشتر ئەبێ ئەمیژۆن لە محاولە پێت وایە دکتۆرە عنی ژنی کوردووە ڕاهاتووە پێش ئەوەی کە بۆ کارێک ئەچێت یەکسەر بیر لەوە بکاتەوە کەچی لەبەرکات پێشەوەی فکری خۆی بۆ بکاتەوە بۆ چ ئیشێک ئەڕات بەڵێ بە تاکید ئەمە دەردی گەورەی ژنی کووردە کە ئەوەندەی بیر لەوە ئەکاتەوە چ ڕەنگێک و چ مۆدێلێک و چ جۆرە جلوبەرگێک زۆر جاربینی ومانە مەسەڵان حەفلەی کەسی ماڵێک هەبووە ماڵێکی کە بۆ بە ئاژاوایان لەسەرەوەی کە نەیتوانیوە جلێکی تازە بکڕێ بچێ بۆ حەفلەیە لەبەر ئەوە ئێمە خۆشیەکانمان بەس لە ڕواڵە تابینینەوە خۆشیەکانمان لە ناخانیە یعنی دڵمان ئاسوودە بێ ڕۆحمان ئاسوودە بێ بچین تەمەتع و خۆشیەک لەو شوێنانە ببینین بە زۆری کاتێک کە ئەڕۆین بۆ خۆ عرزکردنە یعنی زۆر بەداخەوە ئەڵێم بە داوای لێبوردنەوە ئەیڵم لە زۆر کچەکانمان و خاتونەکانمان ئێستا وای لێ هاتووە حەفلەکان شوێنە خۆشەکان ئەو شوێنانەی کە ژنان و هەموو خەڵکێکی بۆ ڕۆ ئەوەنەی خۆ عرزکردنە ئەوەندە چێژی خۆشی لە حەفلەکە وەرناگرێ ئەوەندە تەبایی و خۆشەویستی لەگەڵ خاوەنی لەوانەیە زۆر جار منافەسەی بووکەکە بکە لە جوانیا بێوێ ئەو لە بووکەکە جوانتر بێ بەڵام لە ڕاستیە ئەمە کللتورێکی زۆر خراپە تۆ ئەمڕۆ شادی کەسێکی ترابێ هەموو هەوڵەکانمان بخەینەگار کاتی ئەچینە شوێنێ ئەو بووکە خۆشی ببینێ ئەو بووکە هەست بە نەقزنەکە نەک تۆ بڕۆیشان بی لە شانی خۆ بە جوانتر دەرخەی وا خۆ دەرخەی کە ئەنەوە ئەو جوانێت تۆ جوانیت ئەمە کللتورێکی خراپە زۆرێک تیر لەم شتانە بەڵام بەتەکیید پێم خۆشە بێمەوە سەر و پرسیارە زۆر جار ئەبیسین ژنان کچان ئەڵێن بواری کارکردنمان نییە چی بکرێت بۆ ئەوەی ژنان و کچان زیاتر ڕۆڵیان پێ بدرێت لە کایە ئیداریەکانە لە بواری کۆمەڵایەتی و سیاسیە ئێستا هەر گەنجێک لە گەنجەکانی ئەم وڵاتی ئێمەیە ئەم نیشتمانەی ئێمە کاتێک قسەی بەخوێنە ئەڵێ بۆچی بخوێنم خۆ دانامەزریم ئەڵێ ئیش بکە ئەڵێ ئیشم دەست ناکەوێ ئێستا لەوانەی ئەم قسەی من زۆر کەس پێی ناخۆش بێ بەڵام بەڕاستی ئەو ساژ زوش هەروتوانە ئەوەی کە بێوێ ئیشکا لەسەر بەردی ڕاق خۆی ئەژێنێ
یعنی ئەمە خۆ پێشینە لەگەڵتە نەیانوتووە لەبەرەوە لە زانکۆ ساڵانە لە زانکۆی سلێمانی بڵین لە زانکۆی سەلاحەدین لە زانکۆی هەڵەبجەیان دۆهۆکە هەر زانکۆیەک لەم زانکۆانەی هەرێمی کوردستان سەدان خەریجمانەیە لە هەموو اختصاسەکان بەڵام هەیە پێش ئەوەی تەخەڕوجکە ئیشی دەستکەوتووە هەشە 3 ساڵ دوای ئەوەی تەخەڕوجەکە هیچ شتێکی دەست نەکەوتووە لەبەرەوە بەس چاوەڕێی حکوومەتە یعنی ئێمە ئەڵێن حکوومەتەکە لێ ئەرکی ئێوە قورس نەبووە دکتۆرە ینی بێگومان تەلە بە هەمووی ئەوە ئەڵێت ئەڵێ بۆچی بخوێنم خۆ من تاعین نابم من دانامەزرێم ئێوە چیان پێ ئەڵێن ئەو قسەی ئەو پرسیارە زۆر پرسیارێکی سایکۆلۆژی زۆر مهمە کە تۆیکەی ئەرکی پەروەردەکار کە ئێمە هەم مامۆستاین و هەمە بێ تەدریسکەین و تعلیمیشکەین بەڕاستی تعلیمەکە پێ تربیە و تعلیم يعني تعليم العالي والبحث العلمي تعلیمەکە تەنها خوێندنەکە نییە يعني بەڵکو بریتە لەوەی کە تۆ چۆن ئەم گەنجە ڕاست دەکەیتەوە چۆن ئەم ئەفکاری بۆ دائڕێژیتەوە کۆمەڵێک شت هەیە لە مێشکیا دای ڕشتووە ڕژبینی کردووە وای لێ کردووە حەزی لە ژیان نییە وای لێ کردووە حەزی لە وەزیفەنی حەزی لە دروستکردنی ماڵ و خێزان نییە ئەسڵەن هەر حەز ئەکا وڵات بەجێبێڵێ بەڵام تۆ چۆن ئەم گەنجەوالی ئەەکەی لە پۆلا دانیشێتەوە ینی چۆن قایلەکەی بەوەی دانیشێ لەسەر ئەو تەختەیە بەسکی برسی بە جلوبەرگێکە خۆی حەزی لینیە بەوەی کاس بنگرفانی بەتاڵە تۆ چۆن وایلەکەی دانیشە گوێ لە تۆ بگرێ هەروەها ئەمەلی بۆ دروستەکەی هیوای بۆ دروستەکەی بۆ ئەوەی لە دوا ڕۆژە ئەم گەنجە ئەگەر ئیشیشی من زۆر جار پێیان ئەڵم ئەڵەن دامەریشن تا 4 ساڵەکە هەر لە ئێستاوە بۆ ئیش بگەڕێن چونکە ئەبێ لە ناو خوێندنە تەنها تەلەبەر لە مەرحەلەی 4 ساڵەکەی بەکالۆرۆسا هەموو تەمەنی بۆ خوێندنەکە تەرخان نەکە سوپاس بۆ خوان ئێستا من ئەم ساڵ مەرحەلە سێم هەبوو چەند تەلەبەیەکم هەیە کە ئەڵێن بە شەو ئیشەکەین ینی جاری وا هەبوو بە شەرمەوە وتوانە کە من تەژجیعم کردوتمە 1000 ئافرین بۆ تۆ کە بە شەو ئیشەکەی یانی لەبەر ئەوە تەلەبەی ئێمە فێری ئەوە نەبووە و ئەزانێ ئەبێ دایک و باوکی بەخێویکەن هەتا بەیانی مەصرفی بکەن هەتا خوێندنی بەکالۆرۆسەکەش تەواوکە بەڵام نەک ئەوەی دانیشە تا تەواویەکە بەڵکو مەفروزە لە ناو خوێندنیشە دەستکا بە ئیش بدۆزێتەوە اینجا ئەم ئیش دۆزینەوەش چییە هەمووی پەیوەندی بە عیلاقاتەوە هەیە زۆر تەلەبە هەیە شەڕ لەگەڵ داروبەرداکە من مەبەستم تەلەبەی خۆمان نییە یعنی شەڕ لەگەڵ شانسی خۆیاکە شەڕ لەگەڵ ئیداراکە شەڕ لەگەڵ یعنی بەڵام ناچێ ئەوەندەی شەڕ لەگەڵ خۆی و لەگەڵ کۆمەلگاکە ئەوەندە خەریک بێ ئەتوانێت ئیشێک بۆ خۆی مسۆگەر بکە هەر ئیشێکیش بۆ خۆی مسۆگەر نەکە ئەتوانێت لایەنی فکری خۆی ئەمەنە بەهێزکە تحملی ئەو نەبوونیە بکە هەتا خوێندنەکەی دکتۆرە یەکە ئەکادیمیەکان و هێزە سیاسەکان و بوارە کۆمەڵایەتێکش تا چەند توانیانە ڕۆڵ بە ژنان بن بۆ بواری کارکردن وەڵاهی بەپێی تا چەند سوودیان لە وزە و توانای ژنان وەرگرتووە من یەک کەڕەئیم هەیە لانەخان ئەڵێم یعنی تۆی سە ناتوانانی ئەگە شتێک ڕووناک بێ ناتوانانی بڵێ تاریکە ژن لە هەر کوێکە توانای هەبوو بێ تواناکەی دەرکەوتووە لەبەرەوە ناکرێ ئێمە بڵین ئەها تۆ ئەڵی توانای بەگەڕ بخرێ کەواتە توانای هەیە و بەگەڕەخرێ بەس تۆ چی بکەی لە ژنێک توانای نەبێت ئەسڵان ئەگەر بڕواتە ئەو شوێنەش ئیشەکەش تێکەیە لەبەرەوە ئێمە وەکو ژن حەق وایە دایمەن دیفاع لەوە بکەین ژن زۆر بە توانا بێ و قابلێتێکی زۆر باشی هەبێ و خۆی دروستکە خۆی تەکوێنکە بۆ ئەوەی کۆمەڵگە داوای ژنەکە بکە بڵێ من ئەم ژنم ئەوێ ئەم ئیشە بکات لەبەرەوە ئەحزاب تەقسیریان نەکردووە ئەحزابی سیاسی لە کوردستانە بەهۆی کۆتای ژنانەوە چ لە پەرلەمان چ بۆ محافەزە و چ بۆ وەزارەتەکان و مدیرعامەکان ئەوەندەی پێویست بوو بێ بە پێی کۆتا داناوە بەڵام ئەوەندەی کە ئەو ژنە چەند توانیوێتی جێگەدەستی دیار بێ مادەم ئێمە نەقسێکمان هەیە لە تەواجودی ژنە من بەڕێی من بەڕاستی کۆتا تر پێویست نییە پێویستە کە ژن لە 150 بەڵام دکتۆرە ئەوەشمان لات بێن بەرەوە هەڵبژاردننی عێراق ڕوون دەبینین لایەنە سیاسیەکان ڕێژەیەکی زۆری ژنانیان داناوە کاندیدیان کردووە ئەمە سوودیان لە تواناکانیان وەرگرتووە یان تەنها بۆ کۆکردنەوەی دەنگە خۆی ئەم جارە بەپێی ئەم سیستەمەی هەڵبژاردن کە ئێستا هەیە دەنگ کۆکردنەوە دەورێکی ئەو تۆ نابینێ لەبەرەوە لە ئاسی وەکو سربەخۆت زیاتر داوازیون کاندیدەکان دەنگ بە کاندی دەدرێ ئەگەر من خۆم بەو دەنگە دەرنەچوم دەنگەکەی من نادرێ بە
کەسێکی کە لەبەرەوە بۆ کۆکردنەوەی دەنگ نییە لەبەرەوە ئێستا هەندێک لە ئەحزابەکان هەندێک لە حیزبەکان هاتوون ژنیان کاندید کردووە بەڵام ئەوەندەی من بزانم لە سنووری سلەیمانیا و ژنانی کاندید کراون تا ڕادەیەکانی ئەتوانی بڵێ دەنگکۆکەنەوە ئیتر ئەمەش ڕێککەوتنی بینی حیزبەکانە بەڕاستی یعنی زۆر جاڵە من لەوێ پیاو دانێن تۆ لەوێ ژندانە من لەوێ داناوەزم دەنگ بە من و مثلەن ئایا ئەم ڕێککەوتنەش تا چ ڕادەیەک مصداقیەتی هەیە و تا چ ڕادەیەک ئەتوانی بڵێ ئەم لایەنە سیاسانە متمانە ئەیەن بە هاوپەیمانەکانیان و بە دەنگ دەرەکانیان ئەڵێن دەنگ بڵێن ئەم هەڵبژار نابێت بە هەلێک بۆ سلماندنی توانای ژنان خۆیان لەبەر ئەوەی من ئەڵێم هەتا کۆتا بمێنێ کەم ژن هەیە بە حەقی خۆی دەرچێت هەتا کۆتا بمێنێ لەبەر چی لەبەرەوەی کە مەسەلەن پیاو ڕەتفعلی هەیە پیاو ئەڵێ ئەو ژنە هەر دەرەچێ بە 500 دەنگیشەوە دەرەچێ دەنگ نایەن بە ژنەکە دەنگێن بە پیاوەکە لەبەرەوەی ئەڵێن ژنەکە خۆ هەر بە کۆتا دەرەچێت لەبەرەوە ژن هەندێکی هەیە سپاس بۆخوا کە بە دەنگی خۆیان ڕۆشتون بەڵام بەداخەوە هەیە بە 500 دەنگەوە بۆ بەندام پەرلەمان لەبەرەوە ئەمە هەم بۆ جارێکی کە زڵمێکی کێ لە ژنەکرێ بە ناوی کۆتاوە لەبەرەوەی ئەگەر بەتواناش بێ لە حیزبەکەی خۆشیە ینی من زۆر ئەوەم بیستۆتەوە لەبەرەوە من خۆم اختصاسەکەشم لە ماستەرە لە سەر هەڵبژاردنە یعنی زۆر چوومەتە ناو ئەم بابەتی هەڵبژاردنەوە لە ناو حیزبەکەی خۆشە زڵمی لەکرێ لەبەرەوەی کە ئەڵێن ئەمە مسۆگەر و کۆتایە دەرەچێ بەڵام سەیرەکەی دەنگی نایەنێ ئەمە لەلایەک هەتا ماوە ئەڵێ تۆ بەونە دەنگ هاتووی لاوە بە لاوازی بۆی پڕەکەنەوە یان بە کۆتاکە ئەڕوات لەبەرەوە لەوێشە هەر دەنگی نزمە لە شوێنی پێم خۆشە ئەو پرسیارە بکەم تۆ وەک مامۆستایەکی زانکۆ بەشی ڕاگەیاندن دەبینین لە هەڵبژاردنەکانە کۆمەڵێک بێژەر کە لەسەر شاشەکانن ئەچنە ئەو بوارەوە تۆ بۆ چونت چێ لەسەر ئەوان یعنی ئەو کاریان باشترە بە ڕەئی تۆیان کاری بێژەریەکەیان کاری ڕاگەیاندنەکەیان لە سیستەمی هەڵبژاردنە ینی لە هەموو دنیاە ئەگەڕێن بۆ شخصیات لامعە یعنی ئەو لە عەربیە لە شخصیات لامعە ئەو شخصیاتانەی کە بریسکیانێت ینی ئەبینرێن لەبەرەوە شخصیات لامعە لە کۆمەڵگەی ئێمەیان بەڕاستی ئێستا بۆ بە مەسەلەن بێژەری تەلەڤیزیۆنەکان و مامۆستای ئاینی یعنی خۆی مەفروزە ئەم دوانە خۆیان تەرشەح نەکەن ئیشەکەی خۆیان زۆر لا پیرۆستر بێت تا ئەندام پەرلەمانی یا تا ینی پۆستێکی حزبی یا پۆستێکی سیادی لەبەرەوە کاتی ئەم لایەنە بەجێ هێڵن و ئەچن بۆ شوێنێکی کە بەداخەوە ینی لەگەڵ ڕێزم بۆ زۆر بیان کە هەندێکیان ئەناسم متەمەکێنن خۆیان بەڵام ئەگەر مەسەلەکە دافعێکی مادی نەبێ ئەم ئیشەی خۆی زۆر جوانترە یعنی ئەم ئیشە گەورەی کردووە پەروەردەی کردووە ناساندوێتی بە خەڵک چۆن دڵیە بەجێ بێڵە یعنی تۆ سیرکە لە کەناڵ عالەمیەکان ئەو پێشکەشکارانە ئەو موزیعانێکە هەیە موزیعی ینی ئەوەی هەواڵە پێشکەشکاری هەواڵە یا پێشکەشکاری بەرنمەیەەکە ئەمەنە بەقوتن ئەوەنە بەهێزن لە زۆرێک لە سیاسیەکان بەگیرە هێنن یعنی وا لە سیاسیەکە ینی با هەندێک قسە هەیە ناخۆشە بیکەی بەس سیاسیەکە تووشی ئەحباتە بێ کاتێ موزیعەکە کاتێ پێشکەشکاری بەرنمەکە ئەمەنە بەهێزە ئەمەنە معلوماتی لایە زۆر لەو بەهێزترە بەڵام تۆ سیرکە لانەخان ئێستا ئەمە قەزێکە ئەگەر قەزێکە مادی بێ قەزێکە دووشتە یەکەم مادیە بۆ شخصی هینا ڕاگەیاندکارەکە یا مامۆستا ئاینەکە دووەم بۆ حیزبەکە بۆ لایەنە سیاسەکە داکۆکردنەوەی دەنگە یعنی ئەگەر بێت و ینی من ئەو گلێم هەیە بەردەوامیش ئەیڵێمەوە بۆ نمونە ئەگەر کەناڵەکەی تۆ بەقەدەر ئەوەی کە پێویستە ڕاگەیاندکارێکی پرۆفێشناڵی باش دەخلێکی هەبێ ینی وارداتێکی هەبێ کەناڵەکەی تۆ بداتێت و ئەچی خۆتتر شەحکەی بۆ پەرلەمان ناچیت ئەوانەی کە زۆر خۆیان داوەتە ئەم بابەتە زیاتر بۆ پڕکردنەوەی پێداویستیەکانی خۆیانە زیاتر بۆ ئەوەیە یا هەندێکیشی لەوانەیە بۆ ئەوە بێ کە خزمەتی باشتر بکە بەڵام بە هەر حاڵ من بۆ خۆم لەناو مەجالیسیشا لەناو ئەو محازەراتانی کە لەسەر بانگەشەی هەڵبژاردن کردومە بەڕاستی هەروتومە ئەو دوو پۆستی زۆر گرنگن لە کۆمەڵگەیە چ مامۆستای ئاینی چ ڕاگەیاندکار حەق نییە هەر بۆ هیچ پۆستێ ئیشەکەی خۆیان بکۆن دکتۆرە زۆر کات ئەبینین لە دەستگاکانی ڕاگەیاندن و لە ڕێکخراوەکانیش ئەوەی خواز لەسەر ینی کچان و ئافرەتان هەیە ئەوەنە لەسەر نێرینە نییە
ئەمەش دووبارە هەر ئەگەڕێتەوە بۆ سوودوەرگرتن لە توانای ئەو نەتوانیان هەیە یان تەنهاوەکو کاڵایەک بەکارێن وەکو وەجهێک بۆ سەر شاشە بەکارێت یان ئەبێت بە وتەبێژی ئەو ڕێکخراوە. بەڵێ ئەم بەکاڵاکردنی ژنە تاریخێکی دوور و درێژی هەیە لە هەموو دنیاە لەوەتی ڕێکخراو هەیە لە هەموو دنیاە ئەم بەزمە هەبووە یعنی بۆ جوانکردن بۆ جوانکردنی سیمای حەزب تۆ ئێستا کە کۆتا دانراوە خۆ لەبەر خاتری ژن نییە کۆتا دانراوە بۆ ئەوەیە بۆ جوانکردنی دەسەڵاتە چونکە دەسەڵات بەبێژن جوان نییە بەبێژن ینی لاسەنگە بەبێژن ناڕوا بڕێوە لە هەموو دنیاشا ئەو دەسەڵاتی ژن نەخاتە ناوکایەکانی خۆیەوە بە دەسەڵاتێکی فاشل و دواکەوتوی دانن لەبەرەوە زۆر جار هەیە بوونی بە شێوەیەکی بەرچاو یان زیاد لە حەدی خۆی لە کەناڵا بێ یان لە دایرەیەکا بێ لە ڕێکخراوێکا بێ ئەمە نیشانەیەکی ئەوە باش نییە تا بڵی شانازی پێوە بکەی ئەگەر بۆ مەسەلەکە بەکاڵاکردن بێ ینی ئەم بەکاڵاکردنە زۆر جار ئێمە هەستی پێ ئەەکەین کە بۆ بەکاڵاکردنە لەبەرچی لەبەرەوەی بۆ نمونە لە کەناڵەکەیە ئیشی ڕئیسی کەناڵەکەی پێناسپێرێ بۆ نمونە تەنها خوێن هەواڵە خوێنێتەوە بۆ نمونە لە مۆنتاجە لە ژوورێ لە ژوورەکانی هەواڵە بەرپرسی بەشێک لە بەشەکان یعنی چی بکرێت بۆ ئەوەی ئەو ئافرەتانە کە لە ناوەندی میدیایان زیاتر بەرهەمهێن بن وەک لەوەی جێبەجێکار بن ئەمە ڕێکخراوەکانی ژنان و میدیا خۆی کە دەورێکی زۆر سەلبی هەیە میدیا بۆ ئەوەی کە دائیم ڕۆڵەکانی ژن ڕۆڵێکی پاسیڤە ڕۆڵێکە کە شکست خواردووە دائیم پیاوەکە قسەی پێڵێ ئەگەر ئەو دراما کوردیەکانیان هەندێک لەم تەمسیلیە کورتەکانی کە بۆ پێکەنین و ئەوانەیەکەن بەڕاستی حەقنی ئەو ژنانە خۆیان بەشداریکەن بەڵام ئێمە چی بکەین ئێمە تەنها بەرزکردنەوەی ئاسی ڕۆشنبیری ژنە خۆژن خۆی ئەوە قبول نەکە و ژن خۆی بەرهەمهێن بێت چۆن پیاوێ بیر لەوە کاتەوە سایتێکدانێ پەیجێکدانێ با کچێکیش بیر لەوە بکاتەوە ژنێکیش بیر لەوە بکاتەوە ئەو بەتەمایە بازارێکدانێ باژنەکە بە هاوکاری هاوسەری بە هاوکاری باوکی بە هاوکاری چەند دەستە خوشکێکی تری کە هاوڕێی خۆین با هەوڵ بن خۆیان لە مەشروعی بچووکەوە دەست پێ بکەن هەرچەنە ئەوەی کە ئێستا ئەیبینی باشە ینی وردە خەریکن بەڵام زۆر کەمە و لە ئاستێکی زۆر لاوازی مادیشە دەست پێەکەن دەسەڵات ئەبێ تەنها بە کۆتا ڕازی نەبێ کۆتا بخاتە ناو سیاسەتەوە و بیخاتە ناو ئەنجومەنەکانەوە یان پەرلەمان و ئەوانە بەڵکو ئەبێ هەل بڕەخسێنێت بۆ چۆن لە غورفەی تیجارە بۆ پیاوان لەوێش کۆتادانێت چەند مەشروعی یان بڵێن هەندێک لەو منحانەی کە سەرفەکرێیان هەندێک لەو وارانەی تیجارەت کە هەیە چەندێ ڕێگە و مۆڵەت ئەدرێ بە پیاو بە ئەو نەشنیوەی ئەوەش بدرێ بەژن ینی کۆمەڵگە بەگشتی لە دایکەوە بگرە لە باوکەوە بگرە لە مامۆستایەکی زانکۆوە لە مامۆستایەکی ڕەوزە و حەزانەوە کە ئێستا هەندێکی هەیە تەعاملەکە لەوێوە ئەیگۆڕێ کە تۆپەکەیاتە دەستی کوڕەکە و بووکێکەیاتە دەستی کچەکە ئەبێ هەر لەوێەوە ئیشی لەسەرکەی هەردووکی سیارەی بیتێ هەردووکی تۆپی بیتێ هەردووکی ئەو یاریانەی بێتێ کە ینی لە بینی کچ و کوڕە هەردووکی ئەتوانێت ینی یاریان پێ بکە هەتا ئەو کاتێکە گەورە ئەبێ خۆی بزانێکەوە ئەمیش هەر ئەتوانێ وەکو براکەی وەکو کوڕەکەی وەکو ئەوانە کە لە کۆمەڵگای ئیشەکەن ئەمیش ئەتوانێت جێگەدەستی خۆی دیار بێ. دکتۆرە سوپاس ماندوومان کردیت لە کۆتاییە حەز ئەەکەم چ شتێکت هەیە بۆ ژنان و کچانی کۆمەڵگە کە ئەوەی نەکرابێت ئێستا بکرێت. من لە مەرحەلەی چواری زانکۆ بووم لە بەکالۆرۆسەکەم زۆر هینێکمان دەرەکرد ڕۆژنامە ئەوە مەشروعی تەخەڕوجمان ڕۆژنامەیەک بوو بۆ بەشی ڕۆژنامەیەکم دەرکرد پاش ئەوە ئیجازەی وەزارەتی ڕۆشنبیریشم بۆ وەرگرت ئەوە بوو هەتا ساڵ و نیوێکیش بەردەوام بوو مانگی 2 ڕۆژنامەم دەرەکرد تەنها خۆم بووم لەلایەکە چوون بۆ بەغا تەلەبەی ماستەر بووم لەلایەکیش ڕۆژنامەکەم دەرەکرد هەر لەوێ ڕۆژنامەمە کڕی لەگەڵ خۆمەم هێنایەوە تەرجەمەمە کرد بە کوردی هەواڵەکان و یعنی هەر ئەو ڕۆژەم هێنا شەوەکەی خەریکی ڕۆژنامەکە بووم بە 2 جار هاتن و ڕۆشتن لە بینی بەغا و کوردستانە 15 ڕۆژەکە تێپەڕی و بە ڕۆژنامەیەکم دەرەکرد ئەم بەر بە وەزارەت و من حیکشم وەرەگرت بەڕاستی هەندێک لە پیاوەکان بە منیانەوەت حکوومەت
کە بانیان نەکردم لە دوورەوە ئەیان چۆنی حکوومەت یعنی ژن ئەگەر من ناڵێم من ئازابووم من هەندێک مقامراتم کردووە حەزم لێ کردووە زۆر خۆمم خۆش ویستووە بەڕاستی حەزم کردووە هەرچیم حەز لێ بیکەم ئەها وەک چۆن تۆ داوای شتێک لە دایکتەکەی لە باوکتەکەی ئەگەر خۆش ئەگەر لە توانایانە هەبێ خۆشیان بیوێیت شتەکەت بۆکەن منش لەبەرەوەی خۆمم زۆر خۆشویستووە هەرچێکم حەز لێ بۆ خۆمم جێبەجێ کردووە لە چوارچێوەی ڕێگە پێدرا و مەشروعە یەک خاڵی زۆر زۆر گرنگ کە ئەبێ ژن بیکە ئەگەر دەستی دایە ئیشکردن وەکو پیا و مناڵەکانی نەکاتە قوربانی ئێستا زۆر کەسە بینی کاتێکەوە قسەی باس لە سەرکەوتنەکانی خۆیەکە ئەڵێ مناڵەکانم و هاوسەرم و کەسوکارم کرد بە قوربانی کەس ناکەی کە ئەوە ئازایەتیە کەس نەکەی بە قوربانی لەگەڵ خۆتە من کشەکەم بر بۆ لوبنان کشەکەی ترم دوای ئەو برد کوڕەکەم ئێستا الحەمدوللا خوێن کچەکەم لە کچەکەی ترم لە کولی تۆبە خوێنێ لە بەغاو هاتوومەتەوە بەس بۆی فریای شفتەکەی ئێوارەیان بکەوم لە بەغا قیمەم کڕیوە هێناومەتە سلێمانی کردومە بە شفتە یان ئاوە چاوەڕێیان کردو پێیان هەموو شتەکانمان جنیوە تا تۆیتەوە یعنی بەڕێگەوە بووم لەبەر ئەوە گرنگترین شت بۆ ژن ئەوەیە کاتێ دەستیدایە ئیش فەراغ لە ماڵەوە بەجێ نەهێڵێ کاتێ دەستیدایە ئیش وەک پیا و منافەسەی پیاوی کرد بۆ ئیشکردن یا منافەسەی کۆمەڵگەی کرد بۆ ئیشی باڵا بۆ ئیشی گەورە بۆ ئیشی جوان هیچ کەسێ نەکا بە قوربانی دەستخۆش بە دکتۆرە بە هیوام ئەو کچانەوە ئەو ژنانەی کە تا ئێستا نەیان توانیوە بێنە ناو بوارەکەەوە چاو لەو نمونە جوانەی تۆ بکەن سپاس دەستخۆش بێ ماندوومان زۆر سپاس دەستانێرانی شار پرێز بەم شێوەیە هاتیینە کۆتایی ئەڵلقەیەم جارەمان هەتا بەرنامەی داهات و هەر شاد بن